راپۆرتی ڕێکخراوی مافی مرۆڤی هەناس تەبارەت بە دیاردەی کۆڵبەری. کۆڵبەری لە سیستەمی یاسایی کۆماری ئیسلامیدا دامپێدانراو نییە، بەم بۆنەوە هیچ پارێزگاریەکی یاسایی لە یاساکانی کار و ئاسایشی کۆمەڵایەتی بۆ کۆڵبەران بوونی نییە کە سەرەڕای سەرجەم مەترسیەکی گیانی لە بواری بژێوی ژیانیش ڕوبەڕووی دژواریەکی وەسف نەکراو دەبنەوە. ممکنه محبت بفرمایید و بگین چه احساسی میکنید از برگشت به ایران؟ هیچ دوا بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامی و دانانی یاسا شەرعیەکان و هەروەها سەپاندنی گەمارۆ نێودەوڵەتیەکان، ئێران لە سیستەمی بازرگانی جیهانی دوورخرایەوە و شارۆمەندانی ئێرانی چیتر ڕاستەوخۆ دەستیان بە کاڵا و کەرەستە جیهانیەکان نەگەیشت. لەلایەکی دیکەوە نەبوونی ژێرخانی ئابووری شیا و بە ئەمنیەتی سەیرکردنی کوردستان لەلایەن حکوومەتەوە بووەتە هۆکاری بێکاری بەشێکی بەرچاو لە دانیشتوانی پارێزگاکانی ورمێ، سنا، کرماشان و ئیلام کە سەرەکیترین سەرچاوەی دەستخستنی بژێوی ژیانیان کۆڵبەریە. کۆڵبەرەکان بەردەوام هەڕەشەی گیانیان لەسرە لەلایەن هێزەکانی پاسەوانی سنووری کۆماری ئیسلامی و ڕووداوی سروشتی وەکو کەوتنە خوارەوە لە بەرزایەکان، بەستەڵەک و سەرمابردوویی. نظر ما به برادران کردستانی از دیگر برادران بیشتر است. رفاه برای اونها حاصل می شود. حوایج اونها، چیزهایی که اونها می خواهند و مشروع است، به اونها داده می شود. تبلیغات سو را توجه نکنید. چیرۆکی کۆڵبەرێکی خەڵکی پارێزگای سنا بە نازناوی حامد لە گفتوگۆ لەگەڵ ڕێکخراوی مافی مرۆڤی هانا لەسەر شێوەی هەڵسوکەوتی هێزەکانی پاسەوانی سنوور لەگەڵ کۆڵبەرەکان و داهاتی زۆرکەمیان، پارە وەرگرتنی چەکداران لە کۆڵبەران، چارەنووسی نادیار دوای دەست بەسەرکران بەڵگەیە لەسەر بار و دۆخی خراپی ژیانی کۆڵبەران. صاحب باریجەوە مەسەڵەن بینایسە مەسەڵەن 10 نەفەر 15 نەفەر کاری بۆکەین، هیچ شتێکی بۆی منیە، نە ماڵەگرێت، نە وەسیلەیەکی هەست، نە مەسەڵەن نە خواردنێکا پایان، نە هیچێک، فقط ئەو پوڵ ئەو بارەسە کە ئەیاپیت ئەڕی ئەیتیت ئەو هیچ نە ئەسەن زەخمی بیت، نە بڕیدە ملمینە، نە گیرکە تێدە شۆندا، نە سەنەدێکۆ بۆ بێرێت، هیچ شتێک هیچ کارێکۆ بۆ ناکات، فقط بارەکەی هەیە. وەختێکی جەواتی دەمدێ و بە کۆڵەگەڵ مەسەڵەن هیچ اتفاقی نەکەفتێت بەبان کەناوەڵتی دەمدێ و غير ممكن بتوعي دست وازي جوا مثلا كلاشينكوف 3 كيلو 4 كيلو يا دست تو بس 35 كيلو 40 كيلو كولا ناتواني راقي هيك كان ناتواني راقي مجبوري كولا داخل اگر كولا داخل سو خود در شوي هزارت بريك فوق بينان يعني هيك او كش زحمه واي تيش هذا وهاتو شونا 10 ساعات 12 ساعات نور رياب ويدي هيك يك ريال فوق بينان زرنا يتفاد ولي بولي جو بينان رات نبي دو خشي فاتي بكفي بزانێ پێ سەرۆسایبێ فۆری چاخۆتی ڕۆشتەکە و تەقاکاتی هەر کوێنێکی گرگرت ڕێکبارەکرێت بۆی مهم نییە چەند نەفەر ئەکوژێ زەخمیەکە ئەمە درۆ هەوای وشتا تەقن و دووسەیدانەتی هەوای مستەقیم بگێتە ناو کۆڵبەرەکە دانێ ڕەت ناکات ئەوە جووا تایزە سنێمان شانسیە شانسی بۆ تایزە ئەگەر بە کۆمەگۆ بتگیر نەتانی داخەیت و بێ باوش و پێگا بتکوێ زەویە 100% اتیا دادگاه فوری بسیمه به هان مرزی تید ماشینگاه تید و دستگیر و دینا بازار شوید و برو دادگاه دادگاه بشی بسی با قاضی است لا کمگه سال زندانی است لا کمگه بخاطر او ورود و خروج ده مرز و قاچاق سال زندان و پیا و سال زندان شاید بلاغیان و پالیان و بدبختی بیده تعلیق ولی 100% دەمێت من جەریمایی کەمەکەی دەمێت من ئاگرنی جا ناو پاسکە سوکایەتیکردنێک فرا نازانم بنیام لوختەکەنەوە لوختما دەرزات گەر زمسان بیت هەرەوجۆ ناوە خۆش پاسکە ئەتوەستم مێڵە پەرچەمەوە
عزیزکردن فرا وەک مەسەڵ وەک فیلمبەرداریکردن و نازانم فیلم نەدیدە ئیسە پەخشۆ بێت وەک شتێوەژە مەسەڵ بنیان وەزیێ دەکەن دوارە بێتەوە ناو پاسکات پێ تەمیزەکەن ناو قما و دەشویت پێ تەمیزەکەن عەزیز وازاری فرات کتێب نازانم جوێندان بۆ ڕاحەتیرە لە بنیان و ناونەوە کارا مەسەڵ بیگرنەوە هەروشەوە لە بازارشا بێتەوە هەنە نانێ نە ئاوێ نە سیارێ هیچی. حمید بهرامی فعال حقوق بشر و عضو هیئت مدیره سازمان حقوق بشری هانا از ونکوور کانادا ما رو همراهی می‌کنند. خیلی خوش آمدین آقای بهرامی. کشته شدن 4 کولبر از جمله یک کودک تنها در 6 روز نخست سال جاری در شرایطی که تعطیلات نوروزی هست، در حقیقت در تعطیلات داریم به سر میبریم. خبر از چه وضعیتی در مناطق مرزی بعد از 4 روز جستجو جنازه فرهاد خسروی پیدا شد. نوجوان 14 ساله‌ای که کولبری می‌کرد و در سقوط بهمن به همراه برادرش آزاد خسروی در یک ماه گذشته فعالان حقوق بشر کرد در داخل و خارج از ایران به موج جدید هدف گرفتن کولبران توسط نیروهای مرزی ایران اعتراض کردند. چرا فارغ از تلاش‌ها و انتقادهایی که میشه به تیراندازی به کولبران همچنان داره این اتفاق میفته؟ در هفته‌های گذشته شلیک مستقیم به کولبران توسط ماموران ایرانی افزایش پیدا کرده. کولبرها باید با بارهای 50 کیلویی در این معابر ارتفاع 4000 متر را بالا بروند. به گفته دهیار روستای نیل، کولبرها در این مناطق هر روز در خطر مرگند و روزی چند نفر در این معابر نقص عضو می‌شوند و جانشان را از دست می‌دهند. 10 نفر از کولبران کشته یا زخمی شدند که 4 نفرشون کشته شدند، 2 نفرشون با شلیک مستقیم نیروهای انتظامی جمهوری اسلامی کشته شدند، 2 نفرشون هم یکیشون که یه جوان یک کودک 15 ساله بود به نام هستیار عبدالکریم بر اثر سرما و طوفان و کولاک در مناطق مرزی متاسفانه از دست داد. کولبران از نوجوان 13-14 ساله هستند تا سالمندان 60 و چند ساله. چرا می‌کشنشون؟ چرا می‌کشنشون؟ چرا می‌کشنشون؟ با پشتبەستن بە لێکۆڵینەوەکانی ڕاپۆردەرانی هانا، 2 لە سەرسەی تەمەنی کۆڵبەران پێکاتووە لە مێرمنداڵان و لاوانی تەمەن 13 تا 24 ساڵ و 1 لە سەرسەی دیکەیان تەمەنیان لە نێوان 24 تاوەکو 70 ساڵە کە زۆربەیان خێزاندارن و بەشێکیان بڕوانامەی زانکۆیان هەیە. لەوروەوە کە پێویستە دەرچوانی زانکۆ و خاوەن بڕوانامەکان لە ئیدارە و فەرمانگە دەوڵەتیە و تایبەتەکاندا بمەزرێن و کار بکەن و مێرمنداڵان بەپێی ئاییننامەی مافی مرۆڤ پێویستە لە خوێندنگە و قوتابخانەکان بن، بەڵام بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانی ڕۆژانی خۆیان و بنەماڵەکانیان ڕوو لەم کارە دەکەن. دەکرێت کۆڵبەری نەوەک کارێک بەڵکو وەک خاسارێکی کۆمەڵایەتی پێناسە و ناوبنرێت. لەم ساڵانەدا ژنان بە شێوەیەکی بەرچاوڕوویان لە کۆڵبەری کردووە، بە شێوەیە کە زۆربەی ژنانی سەرپەرشتی خێزان لە شار و ئاوایە سنووریەکان خەریکی کۆڵبەرین. کۆڵبەری بۆ ژنان زۆر مەترسیدارترە لە چاو پیاوان. کۆمەڵی هۆکار وەکو جیاکاریە دەوڵەتیەکان لە نێوان ژنان و پیاوان لە دامەزران و مافەکانیان، پێنەدرانی مافی چالاکی لە کۆمەڵێک کاری دەوڵەتی وەکو دادوەری، سایەقی و دۆخی خراپی ئابووری کۆمەلگا بۆتە هۆکاری ئەوەی ژنان ڕوو لەم کارە مەترسیدارە بکەن. با پشتبەستن بە لێکۆڵینەوەکانی ڕاپۆردەرانی هانا، داهاتی مانگانەی کۆڵبەران لە نێوان 7 بۆ 10 ملیۆن تمەنە و بەپێی هێڵی هەژاری 20 ملیۆن تمەنی چاوەڕوان دەکرا دەوڵەتێکی دێموکرات و باوەڕمەند بە منشوری مافی مرۆڤ بە ڕەقساندنی هەلی کار لە سنوورەکان و دانانی یاسا گومرکیەکان کۆتایی بەم کارە بهێنێت و دۆخەکە باشتر بکات. بەڵام کۆماری ئیسلامی
بە ئەمنیەتیکردنی ناوچەکە دەستی داوەتە کوشتنی کۆڵبەران و لە میدیا دەوڵەتیەکانیش حاشایان لێدەکات. بەپێی ئاماری ڕێکخراوی مافی مرۆڤی هانا لە ساڵی 2024 41 کۆڵبەری کورد بە تەقەی ڕاستەوخۆی هێزەکانی پاسەوانی سنووری ئێران کوژراون و 216 کۆڵبەریش بریندار بوون. لە سێ مانگی یەکەمی ساڵی 2025 16 کۆڵبەر لە کوردستان گیانیان لەدەستداوە و بریندار بوون. راپۆرتی هانادەری دەخات کە سەرکوتی کۆڵبەران نەک کۆتایی نەهاتووە بەڵکو زۆرتریش بووە. شایانی باسا کە ناسنامەی سەرجەمی ئەو کۆڵبەرانەی کە لەم راپۆرتەدا ئاماژەیان پێدراوە لە ناوەندی ئاماری ڕێکخراوی مافی مرۆڤی هانا تۆمار کراوە. Universal respect for human rights is inseparable from world peace. We do recognize that peace itself is indeed the supreme right of all. We should therefore recognize that at the root of all strife and tyranny, in the present as in the past, lies a violation of human rights in one form or another. ئێران لە 16 دیسامبری 1966 پەیوەست بوو بە پەیماننامەی مافە مەدەنی و سیاسیەکان کە لەلایەن کۆمەڵەی گشتی نەتەوە یەکگرتووەکانەوە پەسەند کراو بەپێی مادەی 9 یاسای مەدەنی ئەم پەیماننامەیە بە یاسای ناوخۆیی دادەنرێت و پێویستە جێبەجێ بکرێت. لە بڕگەی یەکەمی مادەی 6 ئەم پەیماننامەیەدا هاتووە مافی ژیان لە مافە سروشتیەکانی مرۆڤە. ئەم مافە پێویستە بەپێی یاسا پشتیوانی لێ بکرێت. ناتوانرێت هیچ کەسێ خۆسەرانە و بەبێ مۆڵەت لە ژیان بێبەش بکرێت. بەم پێیە تەقەی بەردەوامی هێزەکانی پاسەوانی سنوور لە کۆڵبەران پێشێلکردنی مادەی 4 پەیماننامەکەیە کە ئەگەری کە مندامی، پچڕانی درکەپەتە یا لێسەنەوەی ژیان بە شێوەی خۆسەرانە بەپێی دەقی ڕاشکاوی ئەم مادە هەمووان لە بەردەم دادگا و دەسەڵاتە دادوەریەکاندا یەکسانن. هەموو کەسێک مافی دانیشتنێکی دادپەروەرانە و گشتی هەیە لەلایەن دادگایەکی کارامە و سەربەخۆ و بێلایەنەوە کە بە یاسا دامەزراوە لە یەکلاکردنەوەی هەر تۆمەتێکی تاوانکاری بەرامبەری یان هەر ناکۆکیەک سەبارەت بە ماف و ئەرکە مەدەنیەکانی ئەوە مەرجی دادگاییکردنی دادپەروەرانە بۆ خێزانی قوربانیەکە دابین دەکات. دەوڵەتی ئێران تەنانەت مافی بنەماڵەی قوربانیەکان بۆ داوای دادپەروەری پێشێل دەکات و پراکتیکی دادگاژەمە نیشان دەدات تا ئێستا هیچ پەرپرسێکی سەربازی تەنانەت لەسەر کوشتنی سیستماتیکی کۆڵبەرەکان دادگایی نەکراوە. کۆڵبەری پیشەیەکی دوور لە کەرامەتی مرۆڤ و پێچەوانەی پێوەرە نێودەوڵەتیەکانی مافی مرۆڤە، بە تایبەتی بەپێی پەیماننامەی مافە ئابووری کۆمەڵایەتی و کولتوریەکانی پەسەندکراوی 1966 نەتەوە یەکگرتووەکان. لەم پەیوەندیەدا ڕێکخراوی مافی مرۆڤی هانا وێڕای دەربڕینی نیگەرانی لە قەیرانی ئابووری ئێستای ئێران کە بەهۆی هەڵاواردنی سیستماتیکی حکوومەتەوە دوو هێندە کاریگەری لەسەر ناوچەکانی کوردستان هەیە سەبارەت بە پەرەستەندنی دیاردەی کۆڵبەری هۆشداری دەدات. ڕێکخراوی مافی مرۆڤی هانا هەروەها داوای لێپرسینەوە لە پاسەوانانی سنووری ئێران لە کوشتنی ڕۆژانەی کۆڵبەرە کوردەکان دەکات. هانا وێڕای ئەوەی داوای لێپێچینەوەی نێودەوڵەتی بۆ ئەو کەسانە دەکات کە بەشدارن و تێوەگلاون لەم کۆمەڵکوژیەدا. بەهۆی پێشێلکردنی سیستماتیکی مافی ژیان لە کوردستان داوای دانانی گەماڕۆی تەسلیحاتی لەسەر ئەم دامەزراوە سەربازیە دەکات.